سڵاتان لە بیداری زانم کاتتان باش و دەرمم لای زۆر باش بن تەندروست باش بن دڵخۆشم بە پرۆگرامێکی دیکەی خەڵاتی دیمەن هاتمە خزمەتتان بۆ میوارێش کۆمەڵێکی پرسیارم ئامادە کردەوە تا کۆتایی پرۆگرام بینەری پرۆگرامەکەم بن. شەوانی ڕەمەزان زۆر خۆشە بەوەی کە ئاڵا گروپی جوان دێن گۆرانی دەڵێن شتی جیاواز پێشکەش دەکەن. بازار بە ڕەمەزانان لە کوردستان زۆر تایبەت و خۆش و جیاوازە. باگوێ بدەینە تا کۆتایی. ایداد هی بیداد کسی یار نیا هی بیزاره ایداد هی بیداد کسی یار نیا هی بیزاره گندیدم زاره کس به دردی کس آگاه نیا هی بیزاره گندیدم زاره به دردی آگاه نیا لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتم پرسیارێکە لێ دەکەم ئەگەر زانیت تۆ من دیارەکەت پێشکەش دەکەم خەڵاتەکەم پارەیە بڕی 50,000 هیوادارم بیزانی و بەشکم هاوڕەکانیش یارمەتیت بدە باشە؟ پرسیارێکی ئاسانت لێ دەکەم یانی چێلسی ئینگلیزی ساڵی چەند دامەزرا؟ چلسی ئینگلیس چه ساڵی دامەزرا؟ ئەو جواب نازانم بەڵام جوابی باش دەزانم ئێمە چونکە ساڵانی ساڵە خەریکی میوزیکین کاتمانەوە هەر سەیری فوتباڵ بگەین. وەڵامەتی بدە من ئەگەر نەتزانی ئەمن هاوکاری دەکەم. چلسی ئینگلیس وابزانم 1900 چەند؟ وابزانم دەهەی چل بوو 1940 ئەوە من شتێکی ئەوە بیستم. نانە کەم لە 1900 هەتا 1910 کامیان یعنی لەو بینە ژمارەکە پێ بڵێ 1904 دڵنیای زۆر نزیکت هەستم کرد نازانم 4-5 نا ئەو دەوێت لێک تێک بدا 4-5 نازانم یەڵڵا 4 5 باشە 1905 نایگۆڕی؟ نایگۆڕی ئەوجا پێشوێ من دیارەکەت پێشکەش بکەم ئەتو دەبی شتێکی خۆشم پێشکەش بکەیت سەرچاوم هەرچی بتوانم بەس با دیارەکەت بدەمێ ئەو کاتە باشە؟ دیارەکەم بدەنێ دەست خۆش وەڵامەکە زۆر ڕاستە پیرۆزبی بووە خاوەنی 50,000 شتێکی خۆشم لێت دەوێت. سوپاسانەکەم سەرچاو سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هەمووتان زانیتمان پێشکەش دەکەم چ پێشکەش دەکەیت؟ یەک گۆرانێکی لە گۆرانێکی کوردی فولکلۆری خۆمانە ئینشاڵڵا پێشتر سوپاسانەکەم دەست خۆش بێت. Boddenim, dogologo varede boddenim, kiçi boddenim, dogologo varede boddenim, dokkur fellalla ne de begyan har dökyan radejjenim.
یا نو باسکی خۆم دەبەرم گیانە یا هیچیان ناگرێ درد دلم ماڵی دنیام بێت تۆ من شێت و شەیدام درد دلم ماڵی دنیام بێت تۆ من شێت و شەیدام ئەی خاونی لانە دەبێ گیانە بیخانە و لانت کریام بۆ دێنم کچی بۆ دێنم بۆ دێنم کچی بۆ دێنم دەگوڵە گوارد بۆ دێنم دوو کورپە لە لانە دەبێ گیانە هەردێکیان ڕادەجێنم یان نەو باسکی خۆم دەبەرم گیانە یا هیچیان ناگرێنی لاود لێبێت سڵاو لە خۆشت بەخێر بێت زۆر سپاس دەکەم نایبەڕێزت سەرکار کاک سەرکار بەچیەوە خێری پێ وەڵا ئیش تەکسی دەکەم دەی لەش ساغ بێت ئیشاڵڵا زانی ئیش تەکسی کووە بازار کووە باشە الحەمدولیلا قەنەعەتمان پێیە باشە الحەمدولیلا ئەرێ وەڵا دەی ئیشاڵڵا هەر باش دەبی خوا بەرەکەت زۆر بخاتە سوپاس. ڕزقی هەبوومان ئامین ئەجمعین ئینشاءالله لەگەڵێ باش ڕەمەزانێک کوی وەڵی الحەمدولیلا زۆر باشە زۆر خۆشە الحەمدولیلا ڕەمەزانێک خۆش و جیاواز و فێنکە ئارێ وەڵا ڕەمەزانش فێن کە ڕەمەزانش خۆشە دەی خوا لێما قبول بکات ئیشاڵڵا ئینشاءالله گەخوا کاک قبوڵی سەرکار کات لە پڕۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتم پرسیارێک لێ دەکەم فەرمو باڵێ ئەگەر زانی دەوە من دیارێک پێشکەش دەکەم باڵێ فەرمو ئەگەر نەشتانی بێت دیارێک پێشکەش وەڵی ئەم دیاری پێشکەش ناکەم ئەو شتەن خراپە باشە کاکە من نامێ دەست خۆشبی بەڵام پرسیارەکەی ئەم دیارەکە تا چێ لێ دەڵێم پێشکەشی ناکەم نا وەڵی نارم گۆرانیم لەبرە دەرم بەسەر هاتێک خۆشمەوە بازیکە قەت نارم گۆرانیم وەڵام ئەم ئێشتانە پێشکەش ناکەم باش. بڵێ پرسیارەکەت فەرمو باش کام شاری عێراق ناوی لە کوردست ناوی لە قورئاندا هاتووە کام شاری عێراق ناوی لە عێراق داهاتوە ئاسانکاریمان نییە ناوەڵ ئاسانکاریمە توی پێشکەش داکەم کو ئاسانکاری دوو دەکەم شام هی نازانم ئەوە شارێک بڵێ ئەگەر هەو نەبوو دەڵێن بیگۆڵە بەسڕا یەک وەڵامی کەم مووسڵ مەسڵ تا جوڵە من نایگۆڕی نا هیچشم پێشکەش ناکەی ناوەڵا تەواو تا دەست خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم بە زۆڵاوەکەش ڕاست نییە چیش دەکەی والله علاقي ئێ باشە قەت سەریکە کەست ئەوە کردیا وسقط سەقەتت کردیا طبعا ئێ کابرا چ هەڵێستا كابرا ناتو كابرا زارش كيلو ناتو خۆ بەڕاستە ئەرێ ناخۆشە ئەرێ چەند لە مێژ بخۆ پرس تشت چارە کرد بتێکن علاقە ژێت تێک زو شتوى زاري ويا سقط لك هەتا فێر دەبی حتى فير دبي طبعا اسموني ديوت نوشش دەی لە السلام شتاڵله با پرسیارەکە دەکەم پرسیارەکەم دەڵێم کام شاری عێراق عێراق لە قورئاندا ناوی هاتووە هذا ناياتوا آسان كاريشتك بەخۆ گەلێک ئاسانە بصرة بەس ڕەدواوەڵام بڵێ فران شار و بە تەکیدی والله نازان آسان كاريشتك مالو كن بەخۆی ئاسانە زۆر والله بصرة نایگۆڕی نعم دواوەڵامە دوا هیچشم پێشکەش ناکەی بتستويش كشو وڵا بەکەی خۆت ئەگەر شتێک پێش دستكات دەست خۆشی بەس ڕانیە بەداخەوە ناوی بەڕێزت سەفەر کاک سەفەر ئێستا با قسەکت پێ بڵێم جەوەکە زۆر زۆر سەیرە بەو سەرما خەرک مۆتەی دەخۆ لەو لاش پاقلەیان دەخۆ وڵا عسب دری خۆتی ئەخقەینا بەس مەبەستم چیە بەهارە هاوینە زستانە یانە و تێکرد بووە هەموو شتێک دەخۆن دەی لە ستاق بی شاڵە زانەگە ڕەمەزانێک کوی شاڵە لەخۆی بەزیادی باشی خۆی بەزیادی لەخوای بە زیاد بیتن الحەمدولله. ئازم لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیار لێ دەکەم ئەگەر زانی دەوم دیاری پێشکەش دەکەم ئەگەر نەش زانی بێت بەسەراتێک پێشکەشە من بکەیت بەڵێ دە باش ئەوە ڕێککەوتێ کام شاری عێراق ناوی لە قورئاندا هاتووە نازانی هەندێک بیر بکەوە ئاسانە ناخۆ
هیچ زانیاریت نییە لە پرسیارەکەت لە بۆ بگۆڕم زانیاریم نییە پرسیارەکەی بگۆڕم فەرموو. دەباش با پرسیارەکەی لە بۆ بگۆڕم بەشکە بزانم کام پێغەمبەر 13 جار ناوی لە سوورەتی بەقەرەدا هاتووە نایزانی هیچ شتێکم پێشکەش ناکەی هیچمە خەیاڵانە نای بەڕێزت ڕزوان کاک ڕەزوان بە چیەوە خەریتی وەڵا لەگەر ئیشی ساردەمەنی وانە دەی لە شتان سپاس دەکەم، سەلام. بازارێ ویلایەتماندا سەلامەتی سپاس دەکەم سام لەگەڵ ڕەمەزانی کوی الحەمدولله زۆر باشن لە خوای بەزیاد زۆر باشی هەرێ وەڵان ڕۆژی خۆمان دەگرین نوێژی خۆمان دەکەن لە خوای بەزیاد الحەمدولله خوا لێمان قبول سەلامەت سپاس من لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵ پرسیارێکم لێ دەکەم ئەگەر زانیت ئەوم دیارێک پێشکەش دەکەم ئەگەر نەش زانی بێت و دیارێکم پێشکەش بێت شەربەت مۆتا لە خزمەتی دە باشە دوای فکر دەکەم بۆ بزانم چ خۆشتان هەیە باشە چ خۆش باشە بەد چاوە کام شاری عێراق ناوی لە قورئاندا هاتووە کام شاری عێراق ئاسان کارێکم بە دێ خۆی زۆر زۆر ئاسانە عێراقی بی هەر ئەولا ئاسان کارێکم ئەولا لەو کام ئەولا بەو ڕەمەزانی دەیە قۆپی بکات ئەی هاوار یعنی ئاسان کاری مەسەلە ئەو قۆپیێنە بەخوای زۆر ئەزما لە هەڵبژاردنێ فرێ هەڵبژاردن بووینە هیچ کارەوە. دەخوێنی ناوەڵا لەگەر کاسبی خۆمەش دەی قەلب ساغ بکە سپاس ئینشاءالله دەکەم تو شارێکی بڵێ ئەگەر غەڵەت بوو دەڵێن بیگۆڕە خەوەڵای ئێستان هەر ناوەچی برێم نازانم مەجا بخير بين صلاة لهم كان يكبيتا زۆر زۆر مەمنونم زۆر زۆر سپاس دەکەم عمرتان دير بي برابن بري یاخۆ بەڵام لەگەڵ ڕەمەزانی کوی والله لك رمضان دي تارما دەیەگۆ ئەوەیەک. اوي نيتي هبي بروجي بي اوي نيتي هبي بروجي بي اوي نيتي هبي تن خوانا ودري دقا بيد جيري نصر ما نقر معايا نبرس ما نتيني اويك اوك تماشي بلا خودك او رمضان لهم رمضان كان خوش ترى لو اوي روجي بقري اما لهم رمضان شنا خوش ترى وسع ما شبرقنا لبال اوي عالم فقير وهزار منزوره حق كدي حق سيبكي باشا كوا حق دەڵێ حق بۆ ڕێی ڕێشی وداوا دەکەن بەو ڕەمەزانەی ببتن يعني السبب مانجی تۆبەیە ڕوومان لە خوانیە ئەوە دا خوشەکانم گازان لە خوشکانمە خۆیان داپۆشن ئەو خۆیان گەورە باشەم لە خواکەین ئەو ڕەمەزانە پێویستە تۆبەی تێدا بکەین پێویستە ڕۆم پێ بکەین پێویستە ئەشیاگیان نەکەین با کورت و کرمانجی پێ دەرێم ئێستا بە بۆنەی ڕەمەزانێ ئەشیاگیران کرایە ئەو کابراایە کە ئەشیاگیان کردیا والله بەعبی سەرەتان دەدا لەبەر ئەوەی لە ئاوروپا و لە ئەزنەوی لە یاهود خانەی مناسبەیان دەبی ئەشەی هەرزان دەکەن کافریشن یاهودن ئەمە ئیسلامین ئەو مانگەشی پیرۆزە ئەشیای دوو قالگیان دەکەین با بە عالمنانی هێواری نیە ئەشیاگان هەلەکەی دەقۆزنەوە دەرێن خەرک هەر دەبیست ئێوزە قوڕی بەسەی بۆ پاردگانی چێن دەر دەوەڵڵا خەرک ئەو فکری بکاتەوە عکەژەوە هایبێنێ لێ فکر ناکەن لێ ئەو ڕۆژمان ڕەشا لە هەر سات دەرمان تۆکرای بە دوژبن کوردستانێکی بەهەش خەو لێمان تێکدەن هەرێمان لێ تێکدەن لەبەر ئەوەی ڕوومان لە خوانیا ڕوومان لە جێی خراپەیە ڕەمەزانە با تۆبە بکەین بکەن سەقانی قورئان ڕۆم بە یەکدی بکەین ئەتو نیتت ئەمر هەیتم دەبا بێم کاکەەوە نیتی زیرانما ئەوەی نییە دوای شەشی زۆر ناجای سێ ناومان تو ئیمانی هەیتمان ئەو کەنجە ڕاستە ئەتو دوو دین ئارتەیە بەو ڕەمەزانی سفرەی 10 متر 20 متر دەڕازێنەوە 16 ملیۆن خواردادەی لە ڕۆخنانی هێوارێنە ئەت ناوە خوای نابینی دی باش ئەخە ڕۆم بە جیران کە شیلە گۆشتێکی پێ ناکرێ هێتیمی هەیە سوال کە چ سوالەکە تێ خوشکم سوالەک تێ بکە ئەو دەبامسمنا مۆزوعی خۆم خوشێمنی بێ جواب بدەمەوە ئەم لە بەرنامی خەڵاتی دیمەن لەگەڵ تۆ پرسیار لێ دەکەم ڕەگەر زانیتەوە من دیارەکەت پێشکەش دەکەم بەخوای زەگەز بتام جواب بدەمەوە وەڵای ئیشواز زانم زانی جواب دێەوە دە سوالێک پێ بەتەمای خۆ باشە شتەوان بخوای کام پێغەمبەر 13 جار ناوی لە سوورەتی بەقەرەدا هاتووە بخوا حەزەتی محەممەد المستفانیە نا معلوم ئەو نییە بە قوربانی پێغەمبەری دەمە محەممەد باش بە قوربانی بم وەبزان هەم پێغەمبەرەکان بەرزترا
ناوی نییە حەزەتی موسایە دڵنیای ڕێ باقم ئەوە باقی ئەوە ئەو ئەوە. 100% وەڵامەکەت ڕاستە ئەوە. پێغەمبەر موسایە ئەلیکو. دەست خۆشبی زۆر زۆر وەڵی سوپاسە دەکەم و با دیارەکەت بدە وەڵی وەڵامەکەت ئەو دیارەکەم بالوتوی ناوەڵا بڕی 50,000 پێشکەش ئەهلە تاعیە سلااو لە خۆتان لە ئیزاعەکەتان و تەمەتان دێش زۆر سپاس بەخێر بێن ئەمر دێ لە مۆندیاڵی ساڵی 1986 کە عێراق بەشدار بچەیدا لە کۆتایی یاریەکاندا عێراق چەند گۆڵی لێکرا یعنی بە خۆی یاریەکان عێراق چەند گۆڵی لێکرا بە هەموو گۆلەکان چەندی بەڵێ لێکرا لە مۆندیالی 1986 وای دەزانم گەمەچ لەگە ئەرژەنتین کرد بەس وڵای ئەوانە دیکە نازانم چەند گۆڵی لێکرا یەک بەی جۆزاندەوە نانە یعنی بە خۆی یاریەکان یاساکاری شتێدانە وڵای ئێستاتی برم لە خۆڕە ینی ناتانم ئێڵە ئەتە ژمارەی بڵێ ئەگەر نزیک بوو دەڵێن نزیک بوو. چار گۆلی لێ دڵنیای نایگۆڕی وای عرس معلم زۆر لێ نەکرا تقریبا چار گۆلە یەک کۆتا وەڵام یەک وەڵام بدە یان لە کۆتا بڵێ ئەوم دڵخۆ وڵای حەزم لێ نییە بیگۆڕ هەر چار بی چار دڵنیای دڵنیا باشە کاک قسەی هیچم پێشکەش ناکەی وای داوا لێ دەرهاتێکی خۆش وڵای لێ دەمە هیچی دە بڵێ مندارەکان گۆرانیەکەم ئەوانە منداری چوونە وڵای بەرێ باس دێڵە کتە جوانە پشتش گۆرانیەکەم لۆ بڵێ نازانی ئەوەش نارێتەنە توی دزانی پێشکەشم پێ دە باشە کاکە دەست خۆشبی ئازە وەڵامەکە زۆر ڕاستە دەست خۆشبی بیاخاوانی 50,000 پیرۆز دەست خۆش بەڕێز ئازیزان هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی خەڵاتی دیمەن تا پرۆگرامێکی دیکە و کۆمەڵێک پرسیاری دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.